لە ئێستاە کاتێ بەیانیان دەینە دەرەوە ئاری من بۆ خۆم بەیانیان کە دێم ژمارەیەک لە خاتونەکان ئەبینم تەنانەت هەندێکیان بە جلوبەرگی کوردیەوە دوان سییان بەیەکەوە خەریکن پیادەڕەوی ئەەکەن لە هەندێک لە شقامەکانی شاری سلێمانی ئەمە لەوانەیە لە ژمارەیەک لە شارەکان ئێستا بە خۆشحاڵیەوە ببینرێت ئەم دیمەنانە بەڵام هێشتا بە تەواوەتی نەیتوانیەوە بێتە نێو فەرهەنگی ئێمە بێتە نێو ژیانی ڕۆژانەمانەوە بە ژمارەیەکی زۆر ئێمە ئەم دیمەنانە ئەو کەسانەی کە خۆیان وەرزش ئەەکەن بەیانیان پیادەڕەوی ئەەکەن دێنە هۆڵەکان واتە کاتدا ئەنێن بۆ وەرزشکردن ئێمە بەداخەوە هێشتا نەمانتوانیوە کە بە ژمارەیەکی زۆر بینەری ئەم دیمەنانە بین جا لە تەوەری ئەم بەشەمان ئێمە قساکەین لەسەرەوەی کە چۆن وەرزشکردن بکەین بە فەرهەنگێک لە لای خۆمان چۆن وابێت کە تۆ بەڕاستی وەک زۆرێک لە وڵاتان کاتی بۆ دابنیت کاتی بۆ تەرخان بکەی خاتوونی ماڵەوەی لە هەرچین و توێژێکیت ئەم بابەتە بەلاتەوە بابەتێکی بەبایەخ بێت وە پشتگوێی نەخێ لەسەر ئەم تەوەرە دوێن هەر بۆی بە میواندارەتی خاتوونی بەڕێز ڕووبار حسێن ڕاهێنەری وەرزشی ئەمانێت زیاتر گفتگۆی لەسەر بکەن خاتون ڕووبار زۆر بەخێر بێ سوپاس بۆ بەڕێزت سوپاس بۆ کاتەکەت ئێمە هەر لە ئێستا لەگەڵ هاوکارم ئاری بەیانیەکیان لەسەر ئەم بابەتە قسەمان کرد وتمان بۆ نمونە کۆمەڵک جوڵە هەیە بەیانیان ئەنجامی بین خەو بەتەواتی بەرمان با ئەو وشکبوونی جەستەمان نەمەنە باسمان کرد وتمان من و ئاری کێشەی کەمخەویمان هەبوو وتمان تەنانەت وەرزش هەیە کە تۆ بتوانیت بە ئەنجامدانی ئەو جوڵە وەرزشیانە خەوەکەت خۆشتر بکەیت و ئەم کێشە کەمخەوی خەمزڕان نەشت نەمێنێ چۆن بەڕاستی ئێمە وا بکەین وەرزش بەیانینە ناو ژیانمانەوە بۆ بوارە جیاوازەکان سوودی لێ ببینین کەسی وایە نەخۆشی دەرونی هەیە وەرزش بکات تەنانەت ئەوە تێت ڕێگەیەکی باشە سوود لە وەرزش ببینێ واتە هەر تەنیا نەبێت دەرگای هۆڵەکان بۆ وەرزشکارەکان کراوە بێت بێتە نێو ژیانی هەمومانەوە سەرەتا ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک بۆ بینەرانیش یەکەم وەرزش چییە؟ وەرزش جوڵەیەکی چەند جوڵەیەکی فیزیکی دیاری کراوە بۆ مرۆڤ کە سوودی جەستەی زۆری هەیە لە لای کەش و پەیوەندیەکی زۆر باشی هەیە بە مێشکەوە بۆ ئەوەی کە ئێمە بەیانیان کاتێکی دیاریکرا و تەرخان بکەین بۆ وەرزشکردن تۆ بێت لە بەرنامە و پرۆگرامی خۆ تا سەرەتا تەزبیتیکەی دیاریکەی باشە ئەمەش چۆن ئەکرێت بەداخەوە کە لە پەروەردەی ئێمەیە وەرزش زۆر پەراوێز خراوە بە تایبەت لە سیستەمی پەروەردەوە دەست پێ بکرێ سەرەتا کە مناڵ داخڵی باخچەکانە بێ باخچە و ڕەوزا ئەبێ فێر بکرێکە کاتێکی تاو و تایبەت دابنێ بۆ وەرزشکردن لەو سەرەتایەوە فێر بکرێ اینجا بێتە ناو خێزانەوە اینجا ناو کۆمەڵگە سەرەتا مناڵەکان فێر بکرێ و کاتێکیان بۆ دیاری بکرێ بۆ وەرزشکردن و فێر بکرێن کە وەرزش ئەمە سوودەکانیەتی ئەمە لە پەروەردەوە اینجا لە خێزانەکانی شەوە مناڵ سەیری دایک و باوکی ئەکا کە تا چەند گرنگی بە وەرزشکردن ئەیە من ئەگەر کاتێکم نەبێ بۆ وەرزشکردن مناڵەکەت چۆن وەرزش بکات من خۆم ئەبێ کاتێکی دیاریکراوم هەبێ بۆ وەرزشکردن ئەو کاتە ئەوش سەیری من ئەکا مناڵەکە ئەمە لە ناو خێزانە کردداری بن بۆ ئەو ئەبێ بە کردار بیبینێ کە دایک و باوکەکە چۆن گرنگی بە وەرزش ئەیەن چەندێک کاتەرخان ئەکەن بۆ وەرزش بۆ جەستەی خۆیان اینجا دوایی ناو کۆمەڵگە دوای ئەوە لە ناو کۆمەڵگە لە ناو جیمەکان و گروپاتی وەرزشی کە ئەکرێنەوە ئەوانیش زیاتر ئەکەوێتەوە سەر ڕاهێنەرەکان کە چۆن تەرجیعیان کەن ئەو یاریزانانە کە هێنە لایەن بۆ وەرزشکردن چۆن هانیان بدەن کە بەردەوام بن لە وەرزشکردن چۆن گرنگی پێبن باسی گرنگیەکانیان بۆ بکەن باسی سوودەکانیان بۆ بکەن ئەمە وەرزشە تۆ بۆ جەستەی خۆت ئیش ئەەکەی تۆ ئەبێ کاتە هەبێ زیاتر گرنگی بە تەندروستی خۆت بی اینجا کات تەرخان بکەی بۆ بابەتەکانی تریژ باشەکەواتە خات ڕووبار قسەیەکی ئەڵێ هیچ کات درەنگ نییە بۆ وەرزشکردن ینی ئەم قسەیە هەیە بەڵام من لە جاریش درەنگە بۆ کەسانی کە لە منداڵیەوە وەرزش من دائیمەن ئەڵێم ببوورە هیچ کاتێک درەنگ نییە تەمەنێکیش درەنگ نییە بۆ وەرزشکردن بۆ قسەی کە نەبوو بە کللتور هەندێک جار تۆ سیرەکی لە تەمەنێکی بۆ لە 40 ساڵێ و دەست دەکەی بۆ وەرزشکردن هەر بەسوودە ینی سید و خۆی هەیە بەڵام کە لە مناڵێەوە ئەگەر هێنات لەگەڵیدا بوو بە بەشێک لە ژیانت ئەمان کللتورەکەیە ینی پەروەردە نەیتوانانی ئەو ڕۆڵە ببینێ کە تاکێکی وەرزشکار دروست بکات زۆر بەدا ئەم جیرەی کێت بۆ ئەمنەوەی کێت پەروەردە چی بکاتی تر تەواو وەرزش بەشێکی دانەبڕاوی ژیانە و دەبێت لەگەڵ مرۆڤایەتیدا بەردەوام زۆر بەداخەوە تەندروستی چەند گرنگە ڕوو بچێت وەزارەتی پەروەردە جارێک زۆر بەداخەوە تا ئێستاش دەرسی وەرزش لە لای مامۆستاکانی ترەوە وەرئەگیرێ یعنی وە لە تەلەبەکە ئاکرێت کە وەرزش هیچ بایەخێکی نییە من لە بری ئەوی وەرزشکەم ئەبێ بچم شتێکی تر بکەم لە سیستەمی پەروەردەیە ئەمە زۆر غەڵەتە تۆ ئەبێ ئەو کاتێک کە بۆ ئەو دەرسی کە بۆ وەرزش تەرخان کراوە
بیکەیت یعنی فێریان بکەیت کە تۆ وەرزش گرنگە نەک مامۆستایەکی تر بێت دەرسی وەرزش وەربگرێت دەرسێکی خۆی بڵێتەوە واتە هەر لەو مناڵیەوە تۆ گرنگی وەرزش بۆ شوێنی فێری خوێندنەوە داخەڵبوونی مناڵ بە باخچە فێر بکرێت کە وەرزش گرنگی خۆی هەیە کاتێکی بۆ تەرخان بکات جا هەر لەسەر ئەم تەوەرەی ئێمە ئەم بابەتی وەرزشکردن و ئەوەی کە وەرزش بکەی بە فەرهەنگ ڕاپرسیەک ئامادەکراوە کۆمەڵک پرسیار هەر لەسەر ئەم بابەتە لە کۆمەڵک لە هاوڵاتیانی ئازیزمان کراوە با بەیەکەوە گوێ لە ئەم ڕاپرسیە بگرێت. تا چەندە وەرزش کردووە بە بەشێک لە ژیانە لە هەمان کاتە چی بۆ کەساناڵی کە بە جۆرێک لە جۆرەکان سەرقاڵی ڕۆژانیان کردووە بە نەچوون بۆ ئەنجام نەدانی وەرزش منۆ کەسێکی یاسایی دوو پیشەمەڵ بژاردەوە هەم بەشێکی وەرزشکردنمە هەم بەشێکەشم ئیش و کارێ ئەوەیە کە من مامۆستای قوتابخانەم ئەو کەسانەشی کە بەهانووی ئەوەیەن و ناتوانن وەرزش ئەنجام بن یاخود کاتیان نییە تەنها سەرقاڵی ڕۆژانەی خۆیانە گی ناتوان کاتێک لەو کاتانی کە ڕۆژانە هەیەە تەرخانیکەن بۆ وەرزشکردن و بەردەوامبوون لە ڕێزەکەیان من ئیشی سەرقاڵی ئیشی ماڵەوە بە میشەکانم تاواکەم یەکسەر ڕاکەم بۆ قاعە لەبەرەوەی سوادێکی زۆرم لێ کردووە لە قاجێشە لە پشتێشە لە کۆڵۆن لە هەموو عیلاجێکم وەلا ناوە بەس ڕۆژانە یەم بۆ قاعە زۆری سوادەم لێ کردووە بەڕاستی کەواتە بەشێکی گرنگە لە ژیان بەشێکی زۆر گرنگەرە وەڵا بۆ ئەو خانمانێکە لە ماڵەوە سەرقاڵن یان مەجالیان نییە هینێ دروستکەن بۆ خۆیان کاتێ دروستکەن بۆ خۆیان بێنە ناو قاعەکە زۆر باشترە لە عیلاج و لە دەرزی و لە دەرمان و لە دکتۆر من وازم لە هەمووی هێناوە ئێستا شکل لەخوا بە زیابێ زۆر تەندروستیم باشە وەرزش شتێکی ڕۆژانەیە بەشێکی سەرەکی ژیانە زەڕورە هەموو کەسێک کاتی بۆ تەرخان کات خۆم کاتم بۆ تەرخان کردو بەردەوام خەریکی ڕۆژانە سەردانی سنتەرەکانەکەم بۆ ڕێگاچەکردن وەرزشم کردووە بە بەشێکی زۆر گرنگ لە ژیانم ئەوم لێ کردووە کە لە هەموو بەشەکانی ژیانما بتوانم من ئەم جسمەی کە هەمادا چەند ساڵێکی تر بەشم بکە بۆیە ئەوەش بە وەرزشکردن ئەتوانم وا بکەم کە جسمم بەباشی بمێنێتەوە هەمیشە لایەنی دەرونی ئینسان زۆر گرنگە بۆیە کە کاتێک تۆی بقاعە تەنها ئەوە نییە کە جسمە جوانکەیت و سەحەت هین بێت تۆ لایەنی دەرونی خۆت باشەکەی کەیت ئێرە ئەنەرژیکی زۆر نێگەتیڤ ئەیت و ئەکەیت کە تۆ کەسێک بیت بەقوتر بی هەم لە ناختەوە لە ناوەوانی هەم لە دەریشەوە من زۆر ئیسفادەشم لێ کردووە من چکە خۆم کەسێک بووم لەوانی ئازارم زۆر بوو کەسێک بووم بە بەردەوامیدا ئانیشتم بۆیە هەمیشە ئازارێکی زۆرم هەبوو لە شانمە بیرم لێ کردوتم من لەم تەمەنە بچووکەوانێ ئەگەر ئازارم هەبێ ئەکیدم بۆ تەمەنی گەورەترم کێشەکەم زۆرتر ئەبێ ئەگەر لە ئێستا من بتوانم چارەسەری خۆم بکەم وەرزش کاتێک کە بوو بەخۆ ئەو کاتە ئینسانەکە بە هیچ شێوازێک ناتوانێ وازی لێ بێنێ من هەرچەنە ڕۆژانە کە سەرقاڵم بە ئیش و کاری خۆمەوە یعنی توانیمە ڕۆژانە بەلایانی کەمەوە سەعات و نییە گیشدانێن بۆ وەرزشەکەی خۆم و تەندروستیەکەی خۆم چی بۆ کەساناڵی کە سەرقاڵی ڕۆژانیان کردووە بە نەچوون بۆ ئەنجام نەدانی وەرزش واللهی ئەوە بەهانوێک نییە کە نەتوانی بێتە قاعە یا هیوادارم ئەو خانمانەکە لە ماڵەوەن کە سەرقاڵی ئیش و ماڵ و مناڵ و ئەمانن ئەوەش بکەن و بۆ هینی خۆشیان بێنە ناو قاعەوە بۆ چارەسەری خۆیان بۆ تەندروستی خۆیان زۆر باشە سەرقاڵیش هۆکارێکە بۆ ئەوی کە بڵین نەتوانن بەردەوام بن لە وەرزشکردن بەڵام ئەمە شۆکارێکی 100% نییە توانن لەو کاتانی کە سەقاڵن کاتێکی زۆرکەم دایان بۆ وەرزشەکەیان و پەیوەستم پێیەوە زۆربەی کەس لە بەتاڵیە لە تەمەڵیە ناتوانێت سەردانی سنتەرەکان بکە ئەیچینە بڕوان ناکەم کەسێک هەبێەوە مەشغوڵ بێت نەتوانێت ساعتێک بۆ ڕێزەکردن تەرخان بکات چی بۆ کەساناڵی کە سەرقاڵی ڕۆژانیان کردووە بە نەچوون بۆ ئەنجام نەدانی وەرزش پێیان ئەڵێم ئەوە تەنها بەهانەیەکە ئێوە تەنها ئەتانەوێ نەجوڵن تەنها ئەتانەوێت ژیانتان بە ئاسانی بەڕێوە بەرن ئەمە شوای لێ کردوون کە نایەن ئەگین ئێمە ئێستا خۆڵەکانی وەرزشیمان هەیە کە کراوان لە کاتژمێر 7 و 8 بەیانیەوە تا 12 شەو ئەکیدم هەموو کەسێک لەو بینەیە بۆ کاتژمێرێکیش بێت 45 دقەش بێ هەر مەجالی هەیە بتوانێت بڕات وەرزشەکەی بەڕێوە بەرێ لەم ڕێگە و پیانەڵم هیوادارم هەر وەکو ئەم یاریزانانی کە لێرەیان بینی ڕۆژانەکە بەلایانی کەمەوە ساعت و نیوەک تەنان دەگەر هەر بۆشی نەکراتوانە 45 دقە دابین کا بۆم یاریە هەم لایانی سەحیەکەی و هەم لایانی تەندروستیەکەشی
دەستخۆشی بۆ هەموو کەسانی کە لە نێو یەکێک لە هۆڵەکاندا هەم ڕاهێنانی وەرزشیان لەبیر نەکردووە کاتیان بۆ تەرخان کردووە و قسەشان بۆ ماکی کورسات و ڕۆژێکی نوێ کرد. خاتر ڕووبار حسێن زۆرێکیان باسییان لەوە کرد کە تۆ لە حوتی بانی بۆ 12 هۆڵەکان کراون، یعنی هیچ بەهانەیەک نییە بڵێ کاتم نییە، وانە بۆچی خۆمان زۆر جار ئەدزینەوە لەم کاتە. من پێشتر پرسیارێکم کرد وتم وەزارەتی تەندروستیش لەناو ئەم بابەتەیە بێت. پرسیارەکەی من لەسەر ئەوە بوو وڵاتان وەزارەتی تەندروستی داوا لە هاوڵاتیانەکە وەرزش بکەن، وەرزش بێ بە کەلتور لەبەرەوەی بۆ 10 ساڵی داهاتوو یان بۆ کۆتاییەکانی تەمەنی مرۆڤایەتی نەخۆشیت کەم دەبێتەوە کە نەخۆشی کەم بۆ بودجەی کەم لە وەزارەتی تەندروستی سەرف دەبێت. ئەم بەهانەیە چییە ئێمە زۆر جار بۆ خۆمانی دەهێنینەوە؟ نەبوونی کللتورەکەیە یان هۆکاری تر هەیە لە پشتیەوە؟ هەر لە سەرتاوە ئەبێ ئەمە لە ناخی هەمومانە بچەسپێکە وەرزش گرنگی تایبەتمەندی خۆی هەیە. لە ڕووی تەندروستیشەوە بەداخەوە کە دوای ئەوەی ئێمە تووشی حادسەیەک یان تووشی ڕووداوێکی هاتو چۆ بین یان تووشی نەخۆشیەکە بین اینجا دکتۆر کورسێکی وەرزشمان بۆ دائانێ ئەو کاتە بیرمان ئەخاتەوە کە تۆ ئەبێ وەرزشکەی بۆ پێشوەختە پێمان ناوترێ بۆ پێش ئەوەی کە ئێمە تووشی ئەو حادیسانە بین تووشی ئەو ڕووداوانە بین تووشی ئەو نەخۆشیانە بین کە پێش وەرزشکردن توشمان ئەوێ بۆچی بیرمان ناخرێتەوە کە وەرزش ئەم گرنگیانەی هەیە و ئەو پارێزێ لەو کێشانە. ئەمە لە ڕووی تەندروستیەوە لە لای کەشەوە تەمەڵیە، یعنی هیچ بیانوێک نییە تۆ لە هەشتی بەیانیەوە هەتا 12 نەتوانی 2 سەعات بۆ وەرزش و بۆ جەستەی خۆت تەرخان بکەیت. هەر ناتوانانی بیتە جیمەکان ئەمە بیانوە خۆتوانی لە ماڵەوە بیکەیت. خەڵکە بینی ئێستا بۆتە کەلتور، یعنی هەستەکەی لە چاو ساڵانی ڕابردووە ئێستا خەڵکێکیان بۆ نێو هۆڵەکانی جیم لە نێو پارکەکان لە دەرەوە وەرزش دەکەن. هاوکارم هەندوو باشە ئێستا لە چاو جارانە باشە باشترە زۆربیان وەکو پیشەیەک وەرزش ئەکەن، زۆر بەشیان وەکو تەنها خۆسەرقاڵکردن و وەرزش ئەکەن، زۆر بەشیان بۆ لەش جوانی بۆ ڕێکخستن و تەندروستی جەستیان وەرزش ئەکەن. بەس تیای نییە کە بڵێ بەردەوام بێ زۆر بەداخەوە، یعنی تیای نەبووە. من خۆم لە هۆڵەکەی خۆم یاریزانم نەبووە کە 2 ساڵ بەردەوام بێ لە وەرزشکردن، هەموو هەتا ساڵێک ئەڕوات تا 6 مانگ ئەڕوات ئەوێ لە مدەی ئەو 6 مانگای ئەوەی ئەوێت بەدەستی بێنێ زیاتر بۆ لەش جوانیەن. جا خۆی ئەوترێت ئەگەر شتێک بوو بەخۆ ئیتر ناتوانانی دەست بەرداری بی. جەنابەت ئاماژە بووە کە کەسی وا بۆ 2 ساڵ هاتۆ وەرزشی کردووە بەڵام دوای ئەوە دەست بەرداری بووە. لا دوای چی وای لێ کردووە دەست بەرداری بێ کەسێ 2 ساڵ هاتووە زۆر ماوە ئامانجێکی هەیە لە وەرزشکردن باشە نەک ئەوەی کە خوو بێت و لە ناخیا بێ نەک بۆ ئەوەی کە بڵێ وەرزش ئەەکەم بۆ تەندروستی، یعنی ئەبێ ئێمە وەرزشکەین بۆ تەندروستی جەستا نەک بیر لەوە بکەینەوە بۆ لەش جوانی بۆ خۆ دەرخستن بۆ لایەنێکی تر بەداخەوە. باشە ئێمە ئەبینین لە هەندێک لە وڵاتان کە ئێستا هەر دیمەنەکانمان بینی دەریایە ئەبینین ئەگەر نزیکی ئاوە ڕووبارە دەریایە کە یاخود پارکێکی خۆشیان هەیە زۆرێک لە هاوڵاتی بە پیر و بە گەنجەوە جلی وەرزشی ئەکاتە بەری و ڕائەکا لەناو ئەم شوێنانەیە. لەلای ئێمە بەداخەوە ئێستا تەنیا لەوانەیە بۆ بە تەمەنەکان زۆر ئاسایی بێ ئەگەر تۆ بینیت لە دەرەوە خەریکە پیادەڕاویەکە بەلاتۆ ئاسایی بێ ئەگەر گەنجێک بۆن و لەسەر جادەیەکە ڕابکات لەوانەیە هێشتا بەلای ئێمە زۆر ئەمە باڵێن ئاسایی نەبوو بێتەوە. بۆ ئەوەی کە ئەم دیمەنانە بهێنرێتەنەوە کەلتورمانەوە ئەبێ هەنگاوەکان چی بێت؟ ئێستا هەر سەرەتاش باسم کەوتم تەنیا هۆڵەکانی وەرزشی نەبێ بەڕاستی بهێنرێتەنەوە هەموو شوێنێکی ژیانمانەوە ئەبێ چی بکەین بەدەر لە پەروەردەکە هەنگاوی تر چی پێویستە؟ هەنگاوی تر جگەل لەوەی کە هەر لە مناڵیەوە فێر ئەکرێت و ئێمە ڕاهێنەر ئەوەی لەسەرمانەکە یاریزانێتە هۆڵەکەەوە تەرجیعیکەین لەگەڵی بین کەش و هەوایەکی وای بۆ بڕەخسێنین کە نەتوانێ وازە وەرزشەکە بێنێ بەردەوام بێ ئەوش ئەکەوێتەوە سەر ئێمە ئەکەوێتەوە سەر کۆمەلگا تۆ کەسێک لەسەر ئەو جادەیە وەرزش ئەکا پاسکل سواری ئەکا تۆ بۆ ئەگەر کچە پاسکل سواری ئەکا بۆ بە چاوێکی تر سەیری ئەەکەی لەوانەیە بۆ سحەتی خۆی بیکە بۆ ئاسایی نەبێ ئێمە وەرزش پاسکل بەکاربێنین بۆ ئیشوکاری ڕۆژانەمان. ئەو ژینگەیە چۆنە خاتۆڕبارێنی بۆ منێک تەمماڵم ئارزم لە وەرزش نییە بەڵامی تر پاڵنەرێک وای لێکردوم بێم بە هۆڵەکەی ئێوە باشە ئێوە چۆن وا لە من دەکەن بەردەوام بم لە وەرزشکردن، ینی ئەم قسانەمان پێم خۆشە وا بێت کە ئێستا کەسێک کە دانیشتووە بینەری ئێمەیە و ئەلم تایپەیە کە من باسیەکەم بۆی هەم پاڵنەرێک بێ و هەوڵێک بێ بۆی کە
زیاتر بێتە پێشەوە بۆ وەرزشکردن ئێوە چۆن ئەم ژینگەی بۆ سازەکەن کە بەردەوام بێ لە وەرزشکردن هاندانەکان چۆنن شێوازی هاندانەکان کەش هەواکی وای بۆ بڕخسێنم کە جیمەکەم وەکو ماڵی خۆی ببینێ کە یەکسە جیمەکەمەوە مرتاح بێت جگە لەوەش سوودەکانی وەرزشەکەی پێ ئەڵێم پێڵی لە ئایندەیە چێ مرۆڤکە وەرزشکە لە چی بە دوورە لە نەخۆشیەکانی دڵ بە دوور ئەبێ نەخۆشی شەکرە ئەپەڕێنێ جستێکی جوانی ئەبێ تەندروستێکی باشی ئەبێ خەوی باش ئەبێ لە بەرزە پستانی خوێن بە دوور ئەبێ لە کۆرستۆڵی خوێن دوورەکەوێتەوە لە جەڵدەی دڵ دوورەکەوێتەوە ئەمە جگە لەوەی کە ماسولکەیەکی پتە و جستەیەکی جوانیش دروست ئەکات لە وەرزشکردن. باشە ئێمە لە یەکێک لە دیمەنەکان خاوەن پێداویستێکی تایبەتمان بینی لەسەر ترێدمیلەکە خەریک بۆ ڕای ئەکرد بەڕاستی لای خۆمان توانراوە ئەم وەرزشکردنە تێکەڵ بە ژیانی ئەوانش بکرێت ئایا بۆ نمونە خاوەن پێداویستێکی تایبەت لای ئێمە ئەگەر ویستی بێتە هۆڵی وەرزش ئیمکانیەت بۆی هەیە؟ زۆر نابەداخەوە بەتایبەت ئەو جیهازانەی کە ئەوان پێویستیانە تەنها لە بەشی پزیشکی دەست ئەکەوێت لە سانتەرەکان دەست ئەکەوێت کە ئەو بۆ عیلاج طەبیعی بەکاری ئەهێنێ بەڵام لە زۆربەی جیمەکانە تەنها ئەو جیهازانە هەیە کە کەسێکی ئاسایی ئەتوانێت وەرزشی پێکە لەوانەیە تەنها بتوانێت تەمرینەکانی عیلاج طەبیعی ئەویش ڕاهێنەرەکە بە سەرپەرشتی ڕاهێنەر پێ بکرێت ئەگیناوەکو جیهاز لە جیمەکانە دەست ناکەوێت بۆ ئەوان باش خاتڕبار چەندی ئەوانی دێنێ هۆڵەکانی بەڕێستانەوە وەکو خۆ ڕاهێنەرێک دیان بینی چەندیان بۆ لەش جوانی دێن چەندیان بۆ تەندروست باشی دێن چەندیان ماوەیە تەنها ئەوانەی بەردەوام ئەبن کە وەرزش بۆ تەندروستی ئەەکەن زۆریان کەمن باڵێ زۆر کەمن ئەوەی کە بۆ لەش جوانی ئەیکە ئەوەی کە بۆ کات بەسەربردن یان ڕێخستنی جەستە ئەیکا تەنها ماوەیە بەردەوام بۆ لە جوانی بۆ ڕێخستنی جەستە ئەیکا و ماوەیەک ئەیکا دەرەنجامە خراپەکانی لە داهاتووە دەرەکەوێ هیچ دەرەنجامێکی خراپی نییە وەرزش ئەگەر بەتایبەت لە ژێر چاودێری ڕاهێنەرێکی باش و کورسێکی باش. ئەم پرسیارم بۆیە کە چونکە دەڵێن لە پاش وازێنان بۆ منە تۆ یاریزانێکی یاری ئاسنی دەست پێ کردو لە 2 ساڵا گەیشتووی بۆ ئامانجی کە خۆ دەتەوێت بەڵام لە پڕەکە ئیتر تەواو پشت لە وەرزش دەکەی دەرەنجامەکی خراپ دەشکێتەوە ڕاستی هەیە خراپ نییە خراپ نابێت بەڵام ئەو ماسولکەی کە دروستی کردووە بەتایبەت ئەوانەی کە یاری ئاسن ئەکەن وردە لە دەستی ئەیت زۆری جاریشە بینین کێشیشان تەنانەت بەکێش زیابێتەوە بەڵایە جا ئێمە ئەبینین هەندێک جار خاتونەکانی ماڵەوە زۆر کێشەیان هەیە بۆ وەرزشکردن بە تایبەت ئەو خاتونانی کە تازە مناڵیان بووە مناڵی وردیان هەیە تاکو مناڵەکە لەو تەمەنە تێ ئەپەڕێت کە ئیتر شیری خۆی پێبات و ئەمانە شەونخونی هەیە واتە کاتی ئازادیان یەکجار کەمە کاتێک لاانێ کاتی بەتاڵیان هەبێ بۆ وەرزشکردن کە ئەبینی جستەیان تا ڕادێک تێک چوو بێت وە گەڕانەوە بۆ جستەیەکی پێشووتریان زەحمەت بێت بەلایانەوە. پێم خۆشە بەڕێزت وەک ڕاهێنەرێکی وەرزشی و ئەزمموی بەرکەوتنت بەتایبەت لەگەڵ خاتونانێک لەم تەمەنەیە چیان پێ ئەڵێ تا چەند گرنگە ئەم کاتە لە دەست نەدەن ئەگەر هەنیان توانی بێنە هۆڵەکانی وەرزشەوە لە ماڵەوە گرنگی بن بە وەرزشکردن ئەتوانن وەرزشەکان لە ماڵەوە بکەن تۆ ئەو کاتی نییە بێتە جیمەکە لەبەر مناڵەکەی ناتوانێت بەجێ بێڵێ ئەتوانێت لە ماڵەوە وەرزشە سەرەتاییەکان بکات تەنها وەرزشە هەوایەکان بکات خاتونێکە مناڵی بۆ تا چەندێک بەپی ئەزمموی خۆت جەنابەت ئەم پرسیاراکەم چەندە لە دوای مناڵبوونەکە ئیتر ئەتوانێ وەرزش بکە کەوتوتەوە سەر خاتونەکە ئەگەر بە عملیات بوو بێت یان بە تەبیعی مناڵی بوو بێت وەرزشەکان جیاوازە بۆ ئەو تەنانەت ئافرەت ئەتوانێت لە کاتی دووگانی شاوەرزش بکات چەند وەرزشێکی تایبەت هەیە تۆ ئەتوانی لە کاتی دووگانیە بکەیت هیچ بیانوێک نییە کە تۆ دووگانیت ناتوانانی وەرزش بکەیت باشە منداڵ دەتوانێت بێتە نێو هۆڵەکانی جیمەوە لە وەرزش بکە بەگشتی مناڵ لە دوای 13 ساڵەوە یان لە دوای 9 ساڵەوە بەتایبەت ئەوانی کە کێشیان زیایە لە دوای 9 ساڵیەوە ئەتوانن بێن تەنها وەرزشی کاردۆیان پێکرێ هەتا کێشاندا ئابەزێ بەڵام بەگشتی بۆ یاری ئاسن یان وەزن لە دوای 15 ساڵی بۆ 16 ساڵیەوە ئەتوانن لە هۆڵەکان وەرزش بکەن ئێستا بەخۆشحاڵی و وەرزشی یەکجار زۆرمان هەیە هەر ئەو تیمانەیە کە تەرخان کرا بۆ مناڵان ئەتوانە هەر لەوەیە ئاری سەرقاڵ بن بۆی کە ئیشەڵا بتوانن دواتر زۆر سەرکەوتوو بن خاتڕبار دوایین داواکاری تۆ چێت لە داوایان لە ئەەکەم وەرزشکەن ئەوەی وەرزش بۆ تەندروستی لەگەڵ مرۆڤ ئەیکە هیچ شتێکی تر ناتوانێت بیکات دەستەکان تا خۆش زۆر سپاس خاتر باسییان ڕاهێنەری وەرزشی هیواداری وەرزش بە کەلتوریە مە لە نێو پرۆگرامەکەماندا بەڕاستی یەکەم بڕگە کە دەست پێکەین بە وەرزش دەست پێکەین وەرزشمانە بە سپاس هیوادارێنە هاوکارمان منۆک و هەڵەکەی جەنابیشتان لە مەلا بتوانن هاوکارمان بن لە هەندێک ڕاهێنان بۆی هاوڵاتیان
بەتابەتی بۆ ئەو خانمانەیان ئەو هاوڵاتێنی کە لە ماڵەوەن ڕەنگە نەتوانن یان هۆڵەکان دوور بن ڕەنگە لە ڕووی مادیشەوە هەر نەتوانن بەشداریکەن بۆیە بە سپاسە بۆ ئەو هۆڵانی کە بەشدارن لەگەڵماندا لەو بەرگێدا و هیواداریشم خاتڕباریش ئەو بەڵەنەمان پێدا لەگەڵمان بنەوە کۆڵەکەی جەنابیشتان إن شاء الله دەستان خۆش بە